زۆر باشە دیارە شەڕ بەردەوامی هەیە. ئەمڕۆ لە ڕۆژی سەرکەوتن ڤلادیمیر پوتین گوتارێکی پێشکەش کرد، چەند شتێکی گوت و بەرپرسانی یەکێتی ئەوروپاش بەردەوامی دەدەن بە پشتگیریەکانیان بۆ ئۆکرانیا لەم شەڕە. دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی بەردەوامی جەنگی ئۆکرانیا و هەڕەشەکانی پوتین بەڕێز دکتۆر مهند جەنابی، مامۆستای زانکۆ لە هەولێرەوە میوانمە. دکتۆرم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. دکتۆرم ڕۆ پوتین لە گوتارەکەیدا گوتی کە ئەمە شەڕی ئۆکرانیا نییە، شەڕی ڕۆژاوایە و ئۆکرانیا بارمتەی ڕۆژاواییەکان. ئێوە پێتان وایە کە ئەم شەڕە ینی شەڕی بە وەکالەتی ڕۆژاواییەکانە لە ئۆکرانیا دەکرێت یاخود کێشەکە رووسیا؟ سڵاو لە ئێوە، زۆر سپاس بۆ جەنابتان، سڵاو ڕێزم بۆ بینەرانی کوردستان چار هەیە. ڕوون و ئاشکرا بوو لە سەرەتای شەڕی رووسیا بۆ لەناو بۆ سەر ئۆکرانیا. ئەم جەنگە ئۆکرانیا بەتەنیا ناکاتە ئامانج بەو پێی کە جەمسەرەکانی جیهان دەکاتە ئامانج و سنوورێک بۆ مەبەستی دانانی سنوورێک بوو بۆ کۆتاهێنان بە هەڕەشەکان کە بە گوتەی خۆی لە ناتۆوە بۆ سەر رووسیا هەبوو. دواتریش سنووری جەنگ لەلایەن رووسیاوە لە سەرەتای شەڕەکەەوە دیار بوو کە تەنیا لە سنووری ئۆکرانیا ناوەستێت، بەڵام من لەو بەڵکو من لەو باوەڕدام ئەو ئامانجە ڕاگەیەندراوەکان ئەوانات شتێکی ڕووکەشی بوون، هەروەها سەبارەت بە کاتی ماوەی جەنگەکە و ئێستا رووسیا ڕوبەڕووی کێشەیەکی گەورە بۆتەوە، چونکە جەنگەکە درێژەی کێشە و پوتین تووشی جۆرێک لە هەڵچوون بۆتەوە. رووسیا ڕوبەڕووی بۆتەوە چییە دکتۆر؟ لە سەرەتادا پوتین لەو باوەڕەدا بوو کە دەتوانێت لە چەند هەفتەیەکدا ئەو شەڕەیەک لای بکاتەوە، بەڵام بینیمان کە زیاتر لە 15 مانگی خەیان تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە و رووسیا بە هیچ قۆناغێک نەگەیشتووە کە بڵێت من بە دوا قۆناغی پێکاندنی ئامانجەکانم گەیشتوم. هەروەها ویستی کە بۆ ساڵیادی دامەزراندنی وڵاتەکەیان بیکات بە سوپرایزێک سەرکەوتنی بەسەر ئۆکرانیادا، بەڵام نەیتوانێت ئەمە بکەن لە بەرامبەریشدا کە دەیویست لە ڕێگەی ئەو شەڕەوە تاکجەمسەری لە جیهان نەهێڵێت و هەوڵ دەدات فشار بخاتە سەر لایەنەکانی ڕۆژئاوا بۆ ئەوەی ئەوانیش هێزەکانیان لە ئۆکرانیا بکشێنەوە و سەقفی دانوستانەکانیش بەرز بکاتەوە بۆ ئەوەی دانوستان دەست پێ بکەن و بگەنە ئەنجامێک و کێشەکە بەو شێوازە یەکلایی ببێتەوە و لە جەنگەکە دەربچێت بە کەمترین زیان کە ماوەی 15 مانگە بەردەوامە. بەڵام دیارە دکتۆرانی خۆشتان دەزانن کە هاوکاریەکانی ئەوروپا، بەریتانیا و ئەمریکا بۆ ئۆکرانیا زۆرە بۆەوەی کە ڕوبەڕووی رووسیای پێ ببێتەوە. بەڵام شتێکی دیکە هەیەی دوێنەیە کە لە نزیک سنوورەکانی پۆڵەندا دوو فڕۆکەی رووسیا و ئۆکرانیا خەریک بوو بە یەکدا بدەن. ئەمە دەمانباتەوەی کە بڵین مەترسیەکان زیاد بوون لەسەرەوەی کە شەڕەکە تەنیا لەناو ئۆکرانیا نەمێنێتەوە، یعنی ئەو تا دەزانن کە لە سنوورەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا نزیک دەبێتەوە. ئەم بە دڵنیاییەوە قسەکردن لەسەر فراوانبوونی ڕوبەری شەڕەکە لە ئارادایە، بەڵام تا ئێستا هیچ دیار نییە. بەڵام کاریگەریەکانی ئەم جەنگە هەر لە سەرەتاوە پەلهاوێشتنە بۆ ئەوروپا و بۆ ناوجەرگەی رووسیا و هەروەها گەیشتۆتە زۆرێک لە ناوچە جیاوازەکان و کاریگەریەکانی مەبەستم ئەو کاریگەریانن کە لەو شەڕە ڕوبەڕووی جیهان بوونەتەوە. تەنانەت هەندێک لەو کاریگەریانە لەسەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بینیمان کە لەسەر جیهانیش هەبوو. هەروەها
لەسەر بەتایبەت لە بواری ئابووریدا کە لەلایەکی دیکەوە کێشەی وزە استراتیژیەت و جوگرافیای وزە بۆ گەڕان بە دوای جێگراوەی نەوت و غاز جێگراوەی رووسیا بۆ نەوت و غاز هەروەها ئەمە وای کردووە کە سیاسەتێکی نوێ سیاسەتی ئێستای جیهان سیاسەتی وزە جیاواز بێت لە ساڵانی پێشوو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش زۆر باشە هێگەیەکی نوێ بەدەست بێنن بە تایبەت لەوانەش هەرێمی کوردستان کە دەیەوێت بکەن بە سەرچاوەیەکی وزە و ئەو بۆشایە پڕ بکەن. زۆر باشە هەموو ئەمانە لەلایەک فشارەکان و گەمارۆکانی سەر رووسیا لەلایەکی دیکە لەلایەن یەکێتی ئەوروپا و پێتان وایە گوشارانە رووسیا دەوەستێنێ لەو جەنگا گەر بە کورتی وەڵام من بیتەوە سپاس دەکەم. من لەو باوەڕەدام هەروەها ئەگەر ئێمە باسی گوتەکانی بوتن بکەن کە لە گوتاری ئەمڕۆدا باسی کرد ئەوە پەیامێک بوو بۆ گەلی رووسیا بۆ ناوخۆی رووسیا کە رووسیا کە بەڵێ ئەمە رووسایە ڕوبەڕووی دەستدرێژی دەرەکی بۆتەوە نەک دانی بەوەدانە ناوە کە خۆی هێرشی کردووەتە سەر ئوکرانیا واتە ئێمە لەو باوەڕدان کە ئەم گوتارێکی فەرمیە و ئەوە دڵنیاوە دەکاتەوە کە بەڵێ رووسیا لە پاشەخشەیەکی گەورەدایە بەرامبەر بە نەیارەکانی لە پرۆسە سەربازیەکەیدا تەنانەت کاریگەری لە رووسیا لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زۆر کاریگەر بوو لە سووریا لە وڵاتانی دیکە بەڵام ئێستا لە بە گوتارەکەیەوە دیارە کە باڵێ سیاسەتەکەی و هێز و توانای و هەیبەتی رووسیاوە بەرەو بچووکبوونەوە دەچێت. دکتۆر مەهەنەد جەنابی مامۆستای زانکۆ و شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان سپاس کە لەگەڵم بوویت.